هەڵبژاردننی ڕئیسی و ئایندەی ئێران. شەرمەزارکردنی کوشتنی دەنیز بۆیڕاز لە ئەنکەرا. تەشەنەسەندنی مادە هۆشبارەکان لە هەرێمی کوردستان و عێراق. خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 22 مانگی 6 ساڵە 2021 من جان دیلان درود گەرمە خۆم و هاوکارەی لەم پێشکەشدان کەم ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. ئێران سەرۆکۆمارێکی نوێ تۆندڕەوی هەڵبژارد لە کاتێکدا نەبوونی دڵنیایی لەبارەی دانوستاندنەکانی نێونەتەوەیەوە بۆ ڕێگەگرتن لە بەرنامەی ناوکی لە ئارادایە. کێشەکە لە کۆبانەوەی ئەم دوایەدا لە نیوان سەرۆکانی وڵاتای گرتوەکان و ڕووسیادا باسی لەسەر کرا. هەڵبژاردننی ئیبراهیم ڕئیسی تۆندڕە و هەرچەند ڕۆژێک پاشەوە دێت کە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا وتی ئەو هاوتار ڕووسیەکەی ڤلادیمیر پوتین لە کۆبانەوەی ئەم دوایانەدا لە ژنێڤ گفتوگۆیان لەبارەی ئیرانەوە کرد. ئەوە لە بەرژەوەندی رووسیا و ئەمریکادایە بۆ ئەوەی دڵنیابن لەوەی ئێران چەکی ناوەکی بەدەست نەهێنێت. ئێمە ڕێککەوتین کە پێکەوە کار بکەین. لە مانگی ئاپریل دانوستاندنەکانی ناوکی لەگەڵ ئێران بۆ دووبارە گەڕانەوە بۆ ناوپلانی هاوبەشی کاری گشتگیری ساڵی 2015 دەستی پێکرد کە لەسەر چاڵکیەکانی ناوکی ئیران سنوورێک دادەنێت لە بەرامبەر هێوانکردنەوەی سزانەیونتەوەیەکان لەسەر کۆماری ئیسلامی. ئێران لە پابەندی ناوکیەکانی کشایەوە پاشەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەو کات لە ساڵی 2018 لە ڕێکەوتنامەکەی کشایەوە و سەر لەنێ سزاکانی ئەمریکای بەسەر ئێراندا سەپاند. وڵاتە گرتوەکان بەشداری دەکات لە وەتۆژەکانی ناڕاستەوخۆی ڤێنای ئۆتریشدا لەگەڵ دیپلۆماتانی 5 وڵات کە وەکو نیوانگیر لەگەڵ ئێراندا کار دەکەن. وەزیری دەرەوەی ئیران وتی شیانی هەیە تا کۆتایی ئەم ساڵ ڕێکەوتنێک ئەنجام بدرێت پێشەوەی سەرۆکۆماری نوێ دەست بەکار بکات. کۆشک سپی هیچ جۆرە پێشکەوتنێک لە دانوستاندنەکاندا پێشان نادات، بەڵام وا دەردەکەوێت بە وریاییەوە گەشتبین بێت لەبارەی ئاراستەی وتوێژەکان. ئەوەی من دێڵێم ئەوەیە کە هێشتا مەودایەکی گونجاو ماوە بۆ ڕوێشتن لەسەر هەندێک لە کێشە سەرەکیەکانی نێوان سزاکان و لەسەر پابەندیەکانی ناوەکی کە ئێران دەبێت بیکات، بەڵام تیرەکە بە ئاراستی ڕاست دیاری کراوە لەوێ لە ڕووی کارەوە لە ڤێننا ئەنجام دەدرێت. دانوستکاران دانوستاندنەکانی دواترین خۆلی وتۆژەکانی ڕۆژ یەکشەمەیان دواخست بۆ ڕابشکردن لەگەڵ حکوومەتەکانیاندا بێدانانی کاتێکی دیاریکراو بۆ دەستپێکردنەوە. ئێران دەڵێت بەرنامەی ناوکی بە مەبەستەکانی ئاشتیانەیە. لە ڕۆژانی ڕابردوودا ئیرانیەکان بە کەمترین ڕێژە سەرکۆمارێکی نوێ تۆندڕەویان هەڵبژارد کە لەلایەن ڕێبەری باڵا پارێزکارەکان و تۆندڕەوەکانەوە پشتیوانی لێدەکرێت. ڕۆژنامەوان ئاریزە ئەندەریاری ڕاستەخۆ لە ستۆکۆڵمەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. کاکارێز خۆشاتنەوە بەرنامەی کورد کۆنەکشن هەڵبژاردننی کەسێکی تۆندڕە وەکو ڕئیسی شیانی هەیە ئێران بە چه ئاقارێکدا ببات؟ بڵێ پێشکی سلااو ڕست کاکجانێ سلااو بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەی بەڕێستان. ئەو ڕەنگە پرسیارێکی فەرڕاهەندیە ئێران بە چا کارێکدا بڕوات پێمە ئەگەر لە ڕووی ناوخۆی و هەڵسەنگانی بۆکەین لە ڕووی پەیوەندیە دەرەکیەکان و ڕەوابەتی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی بە تایبەتیان لە ڕووی ئەو هەژمونگەرایی کە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵین بە گشتی دەستی پێکردووە لە عێراق و بەحرین و سووریا و یەمەن و ئەم وڵاتانە. لەو چوارچەوەدا پێم وابێ هەرکام لەمانە هەرکام لەو چەمکانە ڕەنگە گۆڕانکاریکی جدی بەسەردا بێ بەنسبەت ڕۆژی ناوخۆوە ئەهەمیەت و گرنگێکی وای نییە بەنسبەت دنیای ڕۆژاوە بەڕاستی چون ئەوان تەنها ڕەنگە بەسەندە بکرێت بەوەی کە پێشلکاریکی مافی مرۆڤ لە ئێرانە لەلایەن یەکێتیە کۆمیسیۆنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان یا ئەوروپا و شەرمەزار بکرێت لە چوارچێوەی لێدوان و بەلاغیدا بۆ پابندبوون بە کۆنوانسیۆنی مافەکانی مرۆڤ. بەڵام دووشت کە زۆر گرنگە لێرە سیاسەتی ئێران بە نیسبەت ناوچەکە و چۆنە بێت لەبەرەوەی کە وڵاتانی
هەژمونخوازیە وڵاتانی ڕۆژاوی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست چەندین بنکەی سەربازی و سیاسی بەهێزیان هەیە لە وڵاتانی دەوروبەری ئێران و بە هەمان شێوە سیاسەتی ئێران بە نیسبەتی ئەو هەژمونگەرایی کە بڵین سپای قوز لە ساڵی ڕابردووە دەستی پێکردووە لە ناوچەکە چۆن ئەبێت ئەو گۆڕانکاریانە دێتاراوە لە سەبەس. کاکارێز ئەگەر لە ئیران هەموو کەسێک ملکەشی سیستمی وەلایەتی فەقیه و ڕێبەری باڵایە ئیتر هیچ جیاوازیەکە ئەگەر ڕئیسی بی خامنەیی بی ڕۆحانی بی نازانم ئەحمەدی نەژاد بێت بە دڵنیایەوە لە ئێران مەسەلەن ڕوتێک دەستی پێکرد لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەناو ڕوتی ڕەفۆرمخوازان یان ئیسلاح طەلەبان لە ڕوتی ڕەفۆرمخوازان و ئیسلاح طەلەبان بینیمان تەنانەت لە سیاسەتی دەرەوەی ئێران لە بەشی سیاسەتی دەرەوەی ئێران یەکێک بوون لەوانەیە کە نەرمتر بوون یعنی خوازیاری ئەو بوون کە دانووسان بکرێت لەگەڵ ڕۆژاوادا و لە پاڵەوە مەسەن کۆمەڵی امتیازی پێ بگرن وەکو لابردنی ئەمبارگۆکانی سەر ئێران بەڵام ئەو پرسیارێکە بەڕێزت ئەڵێیت ڕەنگە بەنیسبەت ناوخۆ و جیاوازی کەوتۆی نەبێت چون جمگەکانی دەسەڵات لە ناوخۆی ئێران بە تەواوەتی لە ژێر ڕکێف و کۆنتترۆلی باندی تونداژە و بنەماخواز بوون کە مەسەلەن سپای پاسداران وەکو هێزی سەرەکی ئەو باڵا لە دەستپێکەوە تایسە توانیوێتی تەنانەت کەرتی ئابووریشی خسوەتە ژێر کاریگەری خۆی بۆیە لەو ڕوانگەوە پێم وان نییە گرنگیکی ئەو تۆی بێ بە نسبەت ناوخۆوە ئیسە ڕەنگە کۆمەڵێک ئازادی یان ئازادی جزئی چووکی تاکی مەسەلەن یا لە بواری ڕاگەاندنە کێمە بینیمان لە قۆناغی ئیسلاحاتی خاتەمیە مەسەلەن ئەوە بوو تا ڕادەیەک بێتارەوە بەڵام بەگشتی نەخێت بە نسبەت ناوخۆ شتێکی وە جیاواز نابێت هەمان سیاسەتی سەرکوت و هەمان سیاسەتی ئینکار بە نسبەت تاکو و نەتەوە جیاجیەکانی ناوێران لەبارەی ڕابردووی ڕئیسیەوە سەبارەت بە پێشکاریەکانی مافی مرۆڤ لە سەیدارەکانی بە کۆمەڵ و هەروها لە ساڵی 2009ەوە لیستی سزەکانی ئەمریکادایە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر کاری دیبلۆماسی ڕئیسی بە تایبەت لەگەڵ جیهانی دەرەوە و تایبەتتر ئەمریکا بە دڵنیایە و کاریگەریکی ڕەنگە زۆری نەبێت لەبەرەوە کە کۆمەڵە پرۆتۆکۆلی نێودەوڵەتی بوونی مەسەن کەسێک وەکو سەرۆک کۆماری وڵاتێک هەڵەبژێردێت ئیتر کۆمەڵە شت ڕەچاو ناکرێت مەسەلەن ئەگەر کەسە تاوانباریش بێت زۆر بەڕاحەتی دیسان نەتوانێت لە کۆبوونەوەکانی مەسەلەن ئەوروپا نەتەوە یەکگرتووەکان لە ئەمریکا ژنێڤ بەشدار ببێت بەڵام ڕەنگە وتم لە چوارچێوەی شێوازی دەستنیشانکردنی سیاسەتی ناوخۆی سیاسەتی باڵی دەسەڵاتدار لە ئێران بە نیسبەت سیاسەتی ڕۆژاوە چۆنیەتی پێ ڕەوابتەکە کاریگەری ئەبێت ئەمە بەلای ڕوودنی وڵاتانی ڕۆژاوە بە دڵنیایەوە گرنگی پێدرێت و بە بایەخۆ چاوی لێک ڕاستە ڕئیسی کەسێکی بە پێی لێدوانی ئەمنستی ئینتەرناشناڵ کە چەند ڕۆژ پێش لەسەر بڵاوکراوەوە یعنی دەست کەسێکی زۆر تاوانبارە دەستی هەیە لە کوشتنی هەزاران کەسەکە لە 1960 مەسەلەن بە فەرمانی ئەم ڕاستەوخۆ سزای لە سێدارەدانیان جێبەجێ کراوە بە ئیمزای ڕئیسی مەسەلەن ئەو هەزاران کەسە گۆڕستانی خاوەران یەکێکە لە شتە بەناوبانگەکەی و کەسانێکە لە سێدارە دران وە زۆر نمونەیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسەرجەمەوە نەتوانێت کە لێران ئەژین کەوتنە بەر زەبری تونند و تێژی و سزای مەرگ کە لەلایەن ڕئیسی و لە کاتی خۆیان دەرچوو کە ڕاستەیسە یەکێتی ئەوروپا ئەمنستی ئینتەرناشناڵ و زۆرێک لە وڵاتان شارەزای ئەو ڕاستیان کە لە ڕابردووی ئیبراهیم ڕئیسیدا هەبووە بەڵام چەند کاریگەری دەکاتە سەر پەیوەندی ئەمان و ئێران پێم وابێ زۆرتر لە چوارچەوەی شوارگەلێکی ئەوە حقوقی بەشەری کە باوە دەمێنێتەوە کاریگەری کەوتۆی نابێت. کاکارێز باس لە بەشداریکردن و بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان نادەکرا ئیمەزانین کورد هەر لە قۆچان و باکووری خۆراسانەوە بگرە لە خوڕەماباد و کرماشان و ئیلام و تاماکووە بگرە کورد هەیە تا چەند گرنگە کورد بەلای کەم لە هەڵبژاردننی ئوستاندارەکانە شارەوانەکاندا بەشداری بکات بۆ ئەوەی ئەم دەسەڵاتانەیان بەدەستی بەتایبەتی لە ناوچەی وەکو ئازەربایجانی ڕۆژاوە کە تێکەڵاوێکی کوردی و ئازەری هەیە لە کاتێکە کەمە زۆر گرنگە کە پرۆسی هەڵبژاردن پرۆسێکی لە سەداسەد ساغڵەم و سالم بێت لەو کاتەدا بە ئەو قسەی بەڕێز زۆر ڕاستە بەڵام چاولەکە کۆماری ئیسلامی مەسەن وەکو تەرفەندێک تەنانەت کاتی هەڵبژاردنەکان و یەکانگیربوونی هەڵبژاردنەکانی هەمیاندەوری مەجلس و ئەنجومەنەکانی شۆرای شار و گوند
لە ئێراندا دەخاتەوە کاتێک کە مەسەلەن کاتی هەڵبژاردن سەر کۆماریە لە ئێران پێم وابێ وەکو تەرفەند و تاکتیکێک بەکاریان بر بۆی کە بتوانن زۆرترین خەڵک تەولی یان بەشداری هەڵبژاردنەکان بکەن ئەگەنە ڕەنگە هەڵبژاردننی سەر کۆماری بەتەناوی ڕێژەیەکی وا بەرچاویش خەڵک بەشداری ناکرد لە کاتێکە کە خودی ئامارەکانی کۆماری ئیسلامی باز لە 49% لە 49 خەڵک بەشداری کردووەکە لە 100 درۆیە چۆن هەندێک لە ئامارە مەیدانیەکان باسی 12% لە هەرێمە کوردنشینەکان کە خەڵک بەشداریان کردو بەڵام لێرەدا تەرفەندێکی کەشیان کە بەکار برەوە بوو کە مەسەن لە شار و لە گوندەکان زۆرێک لە خەڵکان کە خۆیان کاندید کردبوو بۆ انتخاباتی شورای گوند و شارەکان کۆماری ئیسلامی مەسەلەن لە فیلترەکانی خۆشی و ڕەنگە هەندێک کەسی خۆشنا و بە پرەنسیبی کۆمەڵایەتیشی هەڵبژاردو بێت مەسە قبول کرد بێ بۆی کە بتوان دەنگ بێنە و ڕەوایەتیکی بدات بە سێناریۆی گشتی هەڵبژاردنەکان. ڕۆژەمەوان ئاریزە ئەندەریاری زۆر سپاس کە لەگەڵماندا بوون. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دەنیس پۆیراز ئەندامی پارتی هەدەپە لە هەفتەی مانگی 6 لە ئۆفیسی هەدەپە لە ئەزمیر کوژرا. کوشتنەکە لە چەندین لە شارەکانی تورکیادا لە نێوانیان ئەنکەرە شەرمەزار کرا. هاوسەرۆکی ئۆفیسی هەدەپە لە ئەنکەرە پاکیزە سەرەمەغۆڵۆ دەڵێت ڕووداوەکە هێڕش بووە بۆ سەر دیموکراسی و هەدەپە کراوەتە ئامانج. Di hefteyê Hezîranê da li İzmîrê endam û xebatkara HDP Deniz Poyraz bi destê çekdarekê ve hatibû kuştin. Bergumanê Deniz Poyraz gava ji aliyê polîsan ve hate desteserkirin gotibû ku min dilê xwe rehet kir êdî min derdin. Di kuştina Poyraz da bergumanê vê bûyerê him li tevahiya Tirkiye û him jî li Enqerê rastî bertekên tund hat. Ev gotinê berguman ji aliyê gelek kesîva jî pûşî lê hate kirin. Hevseroka HDP ya bajarê Enqerê Pakize Sinemillioğlu ragahand ku siyaseta ku dijî demokrasiyê HDP nîşan da û ev encama kuştinê çêbû. Biz biliyoruz ki bu cinayet. Em dizanin ku ev kuştin bi taybet ser Deniz Poyraz nehatiye plan kirin, bi tevahî planekî ser HDP'ye û HDP hatiye armaşkirtin. Rayadarên deshilatiyê her roj li ser partiya me gefan dikin, ev kuştin ji piştî van gefan hatiye. Em vek HDP vê kuştinê wek êrişekî ser Kurdan û demokrasî dibînin heta ku yên destê wan di vê kuştinê de heye, zelal bin em ê tekoşîna xwe bidomînin. Kuştina Deniz Poyraz ji aliyê desthilatî û oposyona Tirkiye ve jî hatibû şermezar kirin. Ev kuştin bûyereka takekesiye an bûyereka rêxistiniyê hê jî diyar nîne. Rojnamevan Kemal Avcı vê yekê wiha şîrove dike. Emekî derece ku rayedarên AKP û MHP bi taybêt serokê MHP li dijî HDP daxuyaniyên tund dide. Hinek kesên nijadperest jî di bandora van daxuyaniyan da dimînin û HDP wekî partiyekî dijmin dibînin û encamê da jî ev êriş pêk din. Êrişa Herîdawiyê jî li İzmîrê pêk hat. Mixabin keçekê Kurd Deniz Poyraz hatê kuştin. Piştî vê cinayetê rayadarên hemû partiyan AKP û MHP jî têda ev cinayet şermezer kirin. Ev tiştekî baş e lê eger ku hikûmet di vî warî da samîmiyê bi dilê divê lêpirsînekî cidî bêkirin. Bırakmıyorlar ki cenazemi giden göreyim. Ewlekariya İzmirê gava kujerên Deniz Poyraz girtin bin çav rojekê tenê ser wî lêpirsîn çêkirin û paşê jî yekser birin girtingehê. Lê li Tirkiye dema yek kes bi sucekî asayî jî bikirin bin çav teqrîben çend roj di bin çav da dimîne. Sedema wî jî ew e ku ser wî lêpirsîn tê çêkirin. Lê ev kujer rojekê ma û paşê jî birin girtingehê. Ev rewşahanê li Tirkiye jî bû sedema gotûbêjan. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. ئەمڕۆ دەنگدەرانی ناوخۆ لە هەڵبژاردنێکی سەرەتاییدا بۆ هەڵبژاردننی سەرۆکی شارەوانی داهاتووی نیویۆرک دەنگ دەدەن. هەندێک لە شارەزایان گەورەترین شاری ئەمریکا و پایتەختی داراییەکەی بە چاوەڕێن یان سەرکەش ناوزەت دەکەن. سەرڕای ئەوەی شارەکە وەکو قەڵای لێبرالەکانە.
لە دیبیتێکی ئەم دواییانە لە نێوان هەشت ڕکابەری پێشکەوتی دیموکراتیک بۆ شارەداری شاری نیویۆرک ئەندرۆ یانگی پێشەنگ و ئێرک ئادەمز سەرۆکی ناوچەی بروکلین هەرچی هەبوو بە یەکتریان گوت. ئێمە هەمومان دەزانین لە هەر شوێنێک کارت کردبێت بەهۆی گەندەڵیەوە لێکۆڵینەوە لەگەڵدا کراوە لە شاردا بووبیت لە ستاندێکدا بووبیت تەنانەت وەزارەتی دادی بارەک ئۆباما لێکۆڵینەوەی لەگەڵدا کردی تۆ لێکۆڵینەوەیەکی کەم شێوەی سێلایەنی گەندەڵی لەگەڵدا کراوە. ئێرک ئادەم نکولی کرد لەوەی کاری هەڵی کردبێت و گومانیشی دەربڕی بەرامبەر بەڵێنی یانگ بۆ شاری نیویۆرک. تۆ بەی شێوەیەک لە هەڵبژاردننی شارەوانیدا دەنگ نادەیت. من نازانم ئایا تۆ بە تۆمارنامەیەکی وەک ئەمە چۆن ببیتە شارەداری ئێمە؟ ئایا چۆن شارێکی هەمە زۆری وەک ئەمە بەرەوە دەبیت؟ من سرم لێ دەرناچێت. لە دەرەوەی شانۆی دیبیتەکە و دوور لە دەمەباڵێ لەگەڵ یەکتری دانیشتوانی شاری نیویۆرک ئەو مەسەلانی بەلایەنەوە گرنگە بە دەنگی ئەمریکا دەڵێن. ئەگەر تەماشای هەر شوێنێکی ئەم شارە و هەر گەڕەکێک بکەیت خاشاک بە شێوەیەکی ڕێک و پێک تیایاندا کۆ ناکرێتەوە. پێویست بە چاکسازی لە سیستەمی پۆلیسدا هەیە. من دەزانم کەسانێکی زۆر لە هاوتەمەنەکانم خوازیاری هەڵوەشانەوەی سیستەمی پۆلیسن بەڵام زۆری کاندیدەکان لەگەڵ ئەوەدانین. عەدالەتی ئابووری واتە پێدانی دەرفەتێک بۆ خەڵکانی هەژار دەگەێنێت. بەدڵنیاییەوە پەروەردە و فێرکاری لێرە وەک مامۆستایەک و باوکێک گرینگە. من گوێ بە جۆری ژیان لە نیویۆرک دەدەم. ئەمەش ئەو هاش و هوژەی کە پێویست ناکات گوێ بیستی بیت دەگرێتەوە. زۆر گرینگە کە ئێمە سەر و سەودا لەگەڵ قەیرانی نیشتەجێبوون بکەین ئەوەی ڕوبەڕووی دەبینەوە و خەبات بکەین بۆ بەدەستهێنانی خانوبەرەی هەرزان بەها. گرنگترین مەسەلە بۆ من سەلامەتیە بە تایبەت سەلامەتی لەسەر شەقامەکانمان هەموو جۆرەکانی وەک ماتۆر و سکوتەر و پاسکیلی کارەبایی نایاسایی لەسەر شەقامەکانن پەڕینەوە لە شەقام بۆتە جۆرێک لە خۆت و بەختی خۆت. دەیڤید هێلکۆت پرۆفیسۆری زانکۆی نیویۆرک دەڵێت ئەم کێبڕکێیە هەر مەسەلەیەک دەبەزێنێت و دەڵێت ئەوە ململانی دەسەڵاتە لە نێوان دیموکراتە باڵادەستەکان و پێشکەوت و خوازان ئەوانی گۆڕانکاریان ڕوتێکی خێرا دەوێت. ئێمە زۆری نەمان ڕوانیوەتە لایەنی دیموکراتیە کە تێیدا نیگەرانێکی یەکسانت هەیە لە نێو ئەوانەی هەوڵ دەدەن پشتیوانی لە دامودەجاکان بکەن بۆ بژارکاری لە دامودەجاکان بکەن لە نێوان ئەوانەی زیاتر بە توندی دەڵێن ئێمە کەم و کورتی پەیکەریمان هەیە هەروە گەندەڵی و دەشلێن خودی سیستەمەکە پیس بووە و پێویستە لەبار ببرێت. لەم خولەی هەڵبژاردندا شاری نیویۆرک پەیڕەوی شێوازی ئەوەی پێی دەگوترێت دەنگدانی بژاردەی ڕیزبەندی دەکات لە بری هەڵبژاردننی یەک کاندید دەنگدران ناوی ئەو کاندیدانی لایەن پەسەندا ڕیزبەند دەکەن. ئیستەر فوکس پرۆفیسۆری زانکۆی کۆڵۆمبیا دەڵێت ئەم شێوازە هەموو شتێک لەبارەی ئەم دەنگدانەوە دەگۆڕێت. ناتوانیت گرە و لەسەر ئەم پێشبڕکێیە بکەیت هیچ کەسێک ناتوانێت پێشبینی ئەم پێشبڕکێیە بکات لە ڕاستیدا خەڵک نازانێت کێ دەیباتەوە و تەنانەت ڕاپرسیەکانیش بە باشی نەیانتوانیوە بزانن کێ دەیباتەوە تەنها جگە لە زانینی 5 کەسی هەرە پێشەنگ نەبێت. شاری نیویۆرک بە ئەندازەیەکی بەرین بە قەڵایەکی لیبرالی دادنرێت بەڵام ئیستەر فوکس دەڵێت ئەو مەسەلانی لێرە لەم شارەدا گرنگە هاوشێوە لە هەموو شارێکی ئەمریکادا گرنگە. فوکس دەشڵێت بە چ شێوەیەک دانیشتوانی نیویۆرک دەنگ دەدەن لەسەر مەسەلەکانی وەک سەلامەتی و چاکسازی لە سیستمی پۆلیسدا ڕەنگە ئەوە ببێتە بنەمایەکی پێشەنگ بۆ هەڵبژاردنەکانی ئایندا لە سەرانسەری وڵاتدا. هەڵبژاردننی بەرایی ڕۆژی سێشەمە بەر لە هەڵبژاردننی گشتی مانگی 11 دەبێت. مادە هۆشبەرەکان لە عێراق و هەرێم بە شێوەیەک تەشەنەی سندووە خەریکە لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە کۆنترۆل دەدرچێت بەرپرسانیش سەرچاوی مادە هۆشبەرەکان و هاوردەکردنی بۆ وڵاتانی دراوسێ دەگەڕێنەوە. بەکارهێنانی مادەی هۆشبەر لە عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەک تەشەنەی سندووە خەریکە لە کۆنترۆل دەردەچێت. کەم ڕۆژ هەیە دەستگا ئەمنیەکان بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر نەکەن. ئەمە جگەلەوەی دەستگا ئەمنیەکانی هەولێر و سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستگرتنیان بەسەر سەدان کیلۆ مادەی هۆشبەردا ڕاگەیاند. وتەبێژی بەرەی تورکمانی کاتێک لەلایەن دەنگی ئەمریکاوە پرسیاری زیادبوونی ژمارەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەری لێکرا دوای هەڵکێشانی ئاهێکی قوڵ اینجا وەڵامی دایەوە. مع الأسف قبل أسبوع مجلس القضاء الأعلى العراقي
بەداخەوە پێش هەفتەیەک ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لێدوانیدا و گوتی 50% گەنجانی عێراق گیرۆدەی مادەی هۆشبەرن 50%. ئەمە ڕێژەیەکی زۆرە. عێراق دەناڵێنێت بەدەست ئەم کێشەیەوە. عێراق دەزانێت لەکوێوە لە چ سنوورێکەوە مادەی هۆشبەر دێت. مادەی هۆشبەر کێشەیە. زۆر باشت کرد ئەم بابەتت کردەوە. لە کەرکووک هیچ نەخۆشخانەیەکمان بۆ چارەسەرکردنی ئاڵوودەبوانی مادەی هۆشبەر نییە. بازرگانەکانی مادەی هۆشبەر تەکنیکی پێشکەوتوو بۆ قاچاقچێتیکردن بە مادەکان بەکاردەهێنن، بۆیە زۆربەی بەکارهێنەران دەستیان پێی دەگات. زۆربەی ئەوانەشی ئالوودەی مادەی هۆشبەر بوون لە توێژی گەنجانن. بەرپرسێکی ئاسایشیش دەڵێت بازرگانەکان بە نهێنی و کۆد بەکاردەهێنن بۆ گەیاندنی مادەکان بە کڕیارانیان. زیاتر مەسەن ئەوان تەنها کەسێک ئەناسن ناوێکی وهمیان دێجارەدەن زیاتر لە لێکۆڵینەوەکاندا و لە دەروەی هەرێم سنوورەکانی ئیداری هەرێم و دەروەی هەرێمی کوردستان و داخل ئەکری. دەستگرتن بەسەر سەدان کیلۆمادەی هۆشبەر ئاماژەیە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستاندا بازرگانی گەورەی پێوە دەکرێت. هەروەک لەسەر ئاستی عێراقیش بەرگرتن بە بڵاوبوونەوەی مادەکە لە کۆنتڕۆڵ دەرچووە بە تایبەت لە پارێزگا سنووریەکان. مخدرات مشكلة خطيرة تهدد المجتمع العراقي. مادەی هۆشبەر کێشەیەکی ترسناکە و هەڕەشە لە کۆمەڵگەی عێراق دەکات. دەوڵەت هەیە دەیەوێت هەڕەشە لە ژیانی کۆمەڵگەی عێراقی بکات. پێشتر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەوڵێندا لە ڕێگەی زانایانی ئاینیەوە کۆمەلگا هۆشیار بکەنەوە و ڕای گشتی لە دژی بەکارهێنانی مادەی هۆشبەر دروست بکەن. کە پێشبینیەکرێت لە چەند ساڵی داهاتووە کێشەی مادە هۆشبەرەکان بە شێوەیەک ئەم ئافاتە بەربڵاو بێتەوە کە لە کۆنتترۆل دەرچێ و هیچ یەکێ لە ئێمە نەتوانێت کۆنتترۆلی بکە. کاریگەری لەسەر لایەنی ئەمنی دروستەکە، لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئابووری و تەنانەت سیاسی و ئاسایشی ئەمنی. ناسەقامگیری سیاسی و ئەمنی، خراپی دۆخی ئابووری و دەرونی گەنجان، قازانجی زۆری مادەی هۆشبەر و کراوەیی سنوورەکانی عێراق و هەرێم هۆکارن بۆ بڵاوبوونەوەی زیاتری مادەی هۆشبەر. بەتایبەت لە عێراقدا پلانی تۆکمە بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان و چۆنێتی مامەڵەکردنی زانستیانە لەگەڵ بەکارهێنەرانیدا نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. شاهین نووری پزیشکێکی کوردە لە شاری نیویۆرک کە ساڵی پار بە شێوەیەکی دەگمەن و شەرانگیز تووشی نەخۆشی لیمفۆوا بووە کە شیرپەنجەی گری لیمفەکانە. ئەو بە دوای بەخشێنەرێکی گۆنجاودا دەگەڕێت کە خوێنەکەیان وەکو یەک بێت لە نیوان هەمان ئەو کەسانەی پاشخانەی نەژادیان هەیە. پرۆسەکە دەرهێنانی هەندێک شانەی دیاریکراوە لە خوێن دەگرێتەوە. لە باژارێ نیویۆرکê دکتۆرێکی کورد و بە ئەستی خۆڤە ji Kirman Şahiyê ev saleke bi nexweşiya laypomaya êrişkarîketiye û banga alîkariyê dike. Doktor dibêje ji bo başbûna wî divê kesekî dilxwaz hucreya reh bide wî. Her wiha doktor amaje bi wî yekê kir ku mirovekî ji gelê wî bixwe û ji herêmê be îhtimala lêhevatina hucreyan zêdetir e. Ez ji salekê zêdetir bi nexweşiya laypomayê ya herî giran ketime. Niha di nexweşxanê de kîmoterapî herî bihêz li ser laşê min tê kirin. Lê divê heta wê demê em bexşînerekê dilxwaz ê bi tendurustek baş bibînin ku temenê wî di navbera 18 û 44 saliyê da be. Doktor berdewamî got ku niha bawayekî navnetewî di bankên xwînê de ji bo danêran lêkolînan dikin. Lê mixabin wan hê jî kesek nedîtiye. Em lêkolînên xwe berfirehtir dikin li ser malperekê bi navê bithmatch.org li bexşînera digerîn. Di wê malperê da di nava 28 datayên cuda da li hev hatin û lêkolîn tên kirin. Sê an jî 4 mehên me mane û ez bi eslê xwe ve ji Îranê me. Ger mirovek li wir be li hev hatina xwîna me ihtimaleke zêde ye. An ku gelê Îranê Kurd, Ereb, Türk û kesên ji herêmê ne. Her wiha ji bo Doktor Şahîn tîmeke dilxwaz jî kampanyayek da dest pê kirin. The purpose of our campaign, Shaheen's Wings. Armanca kepeyna me bi Doktor Şahînî û dîtina bexşînerekî di tîma medanê zîkî 10 kes hene li Amerîka û Kanada û deverên diyên dinyayê jî lêkolîn dikin.
ئەم هەوڵ دەدەین و دیگەل سەرۆکێن جواتێن هەرێمێ باخفین دکتور شاهین دەعاس لێ خوددا کوردی ئیرانەیە بەخشێنەرن وێرێ احتیمال هەڤلهاتنێ پتر هەیە شاهینی وەک دکتۆرێک هەرگاف هاری خەلکی کردیە و نوکە دوورامەیە ئەم هاری بکەین هێژای گوتنێک و ئەگەر هون حەز دکن ببن دانێر و بنێرن کا هون دکارن ببن دانێر ئان نا دەوێ سەردەنا ماڵپەرا شاهین وینگز و بیدە مەچ ئۆرگێ بکن و ئەوێ ژوەرا بێژن کا پێواژ و چاوا دەدۆمە سینان تونشتمیر دەنگی ئەمریکا نیویۆرک ئەلیسا لایتبۆرن لە کالیفۆرنیاوە لە هەرێمی کوردستان زمان ئینگلیزی فێر دەکرد و ئەو ماوەی کە لەوەی بووە ئەوەندە کاریگەری لەسەر هەبووە کە پەرتۆکێک بەناوی پاسکەڵی کوردی بنووسێت ئەو لە 6 وڵاتی جیهاندا ژیاوە لە نیوانان عەربستانی سعودی و سنگافۆر بەڵام پێ وایە کاتەکەی لە کوردستان بێوە نەبووە پامێرمان لە ماڵەکەی خۆیدا لە کالیفۆرنیا سەردانی کردووە و لەگەڵ قسە کردووە و ئەم راپۆرتی ئامادە کردووە ئەلیسا لایتبۆرن نووسەری ڕۆمانی پاسکیلی کوردی مامۆستایەکی ئەمریکیە کە لە 6 وڵاتی دنیادا ژیاوە بەڵام وەک خۆی دەڵێت خۆشترین کاتی لە هەرێمی کوردستان بووە ئەو دەڵێت ژنانی کوردی خۆش دەوێت و ڕێزی بۆیان هەیە ژنی واهەن کێویان بڕیوە و لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێندا هەڵاتون بۆ ئێران ئەوان زۆر بەجرگ و خۆراگر بوون منداڵەکانیان لەسەر پشتیان داناوە ئەوان هەژار و دەستکورد بوون بەڵام کۆمەڵەیەکی یەکگرتوو بوون و پشگیری یەکتریان دەکرد پاشماوەی 6 مانگ نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانی عێراق ڕۆمانی سەرکەوتوی خۆی بە ناوی پاسکیلی کوردی لەسەر بەسەر هاتوو ئەزمونەکانی خۆی لە هەرێمی کوردستان نووسی ئەو پەیامێکی هەبوو بۆ خوێنەرە ئەمریکیەکانی دەست و دڵتێری ئەم خەڵکە و ئەو خۆشەویستی لێیان هەڵدەقڵێت من بە هیچ جۆرەیەک نەمدەتوانی باوەڕ بکەم ئەوان بۆ هەمیشتە کاریگەریان لەسەر من داناوە هەنیان داوام کە ئەو کتێبە بنووسم چۆن دەمویست بە ئەمریکیەکانی نیشان بدەم ئەگەر ئێمە پێمان وایە دڵنیابوون و پاراستن کۆمەڵێک پارەی ناوبانک یان سەرمایە و خەزنی شتی لەم شێوەیە لە ڕاستیدا دڵنیابوون و پاراستن خۆشەویستی خەڵکە زۆربەی خەڵک تەنانەت نازانن کورتکێن ئەو ژمارەکەمەی کە ئاگاداریشن خوێندەواری باڵایان هەیە و زۆر ئازادی خوازن بۆیە ئەوان زۆر تووڕەن بەوەی کە ڕۆژئاوە و بەتایبەت ئەمریکیەکان بەردەوام خیانەتیان بە کورد کردووە ئەلیسا لەو بڕوایەدایە کە ئازایەتی کوردان لە بەزاندن و شکاندنی داعشدا کوردی هێنایە ڕێزی پێشەوە ئێمە بەڵێنی بە کورد دەدەین ئەوان بەڵێنی خۆیان بەجێ دێنن بەڵام ئێمە نا مەبەستم بۆ وێنە ئەگەر داعش ڕەچاو بکەین سەرۆکی پێشوو ترامپ بەردەوام دەیگوت ئێمە داعشمان بەزان شتێکی بێمانایە ئەگەر لە پەرەگرافی 2 بەولاوت خوێندبێتەوە بۆ دەردەکەوێتەوە هێزی پێشمەرگەیە و ژمارەیەکی زۆر لە ژنان بوون کە داعشیان بەزاند ئەم پرۆفسۆرە خانە نەشین و نووسەرە کوردی لە دڵەوە خۆش دەوێت و هیوادارە کە نووسراوەکانی ئەمریکیەکان وشیار بکاتەوە و ببنە خەمخۆر و دڵسۆزی پرسی کورد ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا تا بەرنامەی ئایندەمان